جیا لە تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە چەمچەماڵ بەشێک لە هاوڵاتیان سەرقاڵ هەڵکەندنی بیرن بە ئامێری سووری کە هەڵکەندنی ئەو جۆرە بیرە چەندین ساڵە بە فەرمانی وەزاری قەدەغە کراوە. هەڵکەندنی بیر لە دوای بڵاوبوونەوەی نووسراوێکی قایمقامی چەمچەماڵ بوو کە 16 مانگە ئاراستی گشت ناحیەکانی سنووری قەزای چەمچەماڵی کردووە و داوا دەکات ڕێگە بە هاوڵاتیان بدەن بۆ هەڵکەندنی بیر. دەرکردنی بڕیاری ڕێگەدان بە هەڵکەندنی بیر هەرزوو کەوتە بەرتانە و تەشەری هاوڵاتیان و بە خۆدزینەوە لە چارەسەری کێشەی کەماوی لێک درایەوە کە بە وتەی هاوڵاتیان جگە لە زیانەکانی ئەو جۆرە بیرە هاوکات تێچووی زۆرە و لە توانای هاوڵاتیاندا نییە 5 تا 10,000 دلار لە هەڵکەندنی بیرێکدا سەرف بکەن و بڕیارەکە تەنها لە بەرژەوەندی کەمینەیەکدایە. هاتووە بڕیارێکی دەرکردووە کە بیری سووری هەڵکەنی لە چەمچەماڵە کاکە بیری سووری قازانجی فەقیریتیانێ فەقیر ناتوانێت یەک تەنکر ئاو بکڕێ ناتوانێت 150 وەرەقە بداتە بیرە بیر هەڵکەنە لە چەمچەماڵە. ستا حالە ناو شاری چەمچەماڵە 9 ڕۆژ جارێ ئاودێ و با بڵێن تەسەورەکەین زیاتریش بچێتە زیاتر بچێتە 10 ڕۆژ و 12 ڕۆژیش هەتا 15 ڕۆژ بچێت هەڵبەتە لە ناو شۆڕش و ناو ناحەی شۆڕشە 15 ڕۆژ و تا 19 ڕۆژیش ئەچێ. هەڵکەندنی ئەو جۆرە بیرانە لەلایەن وەزارەتی کشتتوڵ و سەرچاوەکانی ئاوەوە قەدەغە کراوە و بە وتەی شارەزایان جگە لەوەی ئاوی ئەو جۆرە بیرە ناتەندروستە و شیاوی خواردنەوە نییە هاوکات زیان بەرچینەکانی زەوی دەگەیەنێت و هۆکارە لە کەمبوونەوەی ئاسیاوی ژەرزەوی. بەهۆی لێدانی ئەم ڕێژە زۆرە لە بیرەوە ئاسیاوەکەی زۆر دابەزێ بێت هۆی ئەوەی کە لە چەند ماوەیەکی کورتە وشک بکات ئەمە چارەسەری کێشەکە ناکات بۆ ئیدارەدانێکی زانستی ئاو گرفتی ئاو پێویستی بەوەیە پرۆژەیەکی ئاوی خواردنەوەی باش بۆ شارەکە دروست بکرێت کە پرۆژەیەک بێ دوورمەدا بێ بەلانی کەمە بۆ 50 بۆ 6 ساڵێکی داهاتوو شارەکە گرفتی بۆ دروست نەبێتەوە. کێشەی کەماوی چەمچەماڵ و دەوروبەری کێشەیەکی درێژخایەنە و دایان ساڵە بەرپرسانی ئیداری و بەرپرسانی باڵا بەڵێنی چارەسەرکردنی دەدەن بەڵام نایکەنە بواری جێبەجێکردنەوە لەژێر گوشاری بەردەوامی هاوڵاتیان بۆ چارەسەرکردنی کێشەکە هەرسێ لێپرسراوی فەرمانگەی ئاوی چەمچەماڵ و ناحەی شۆڕش و ناحەی تەکێ داوای دەستەکار کێشانەوەیان ئاراسی لایەنە پەیوەندیدارەکان کردووە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.